خۆپیشاندەرانی لە ئەنگلی مقتەدە سەدر جەخت دەکەنەوە لە بڕیاری سەرکردە ئاینیەکەیان و دەڵێن مانگرتنەکەیان لە ناو پەرلەمانی عێراقدا بەردەوام دەبێت و لە هۆڵی پەرلەمان ناکشێنەوە تا ئەو کاتەی گەندەڵکاران دوور دەخرێنەوە. محەممەد الحەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق کە هاوپەیمانی مقتەدە سەدرە بەهۆی خۆپیشاندانەکانەوە دانیشتەکانی پەرلەمانی هەڵپەس هەردووە. مقتەدە سەدر لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ئەم شەپۆلی ناڕۆزایی ناوچەی سەوز لە بەغدا بە شۆرشێکی خۆڕسک و دەرفەتێکی زێڕینیش ناودێر دەکا وەک دەڵێ بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و زۆرداری و تێرۆریزم و داگیرکردن و ئەوانەش کە کارنامەی وڵاتانی تر لە عێراقدا دەسەپێنن. چوارچێوەی هەمانگی شیعەکانیش لەولاوە لە ئامادەباشیدان و هاوشێوەی سەدر دەڵێن ئەمانیش لەبەرەی گەلدانن و ئەو لایەنانەی چوارچێوەی هەماهەنگی کە بەر ڕکابەرە سەرەکیەکانی سەدر دادەنرێن دەڵێن نابێت گەل ڕێگە بدا بە کودەتاکردن بەسەر دامەزراوە نیشتیمانیەکانی عێراقدا. هەر چۆنێک بێ ئەوەی ئێستا لە عێراق ڕوودەدا ململانێ قورسەکەی ناوماڵی شیعەیە کە عێراقی ڕاکێشاوەتەوە سەر لێواری کارەساتێکی خوێناوی و پێش دەچێت. ئەم لایەنانە تێگەشتێکی ئەو تۆیان نەبێ بۆ دیالۆجێکی نیشتیمانیانە وێڕای هەموو ئەو داوایانەی لێیان دەکرێت. لە نێوەندی ئەم قەیرانە ئاڵۆزە سیاسی عێراقدا قسە و باسەکانیش لەسەر سەروەری عێراق زۆر بوون بە تایبەتی پاش ئەو بردومانەی لە دەبەری زاخۆ کرا و دەیان هاوڵاتی سیڤیل کوژران و بریندار بوون. ئەوە یەکەم جار نییە تورکیا ئەو جۆرە هێرشانە بکاتە سەر عێراق لە ناو هەرێمی کوردستاندا و هەروەهاش هەر تورکیا نییە ئەو جۆرە هێرشانە بکا بەڵکو کۆماری ئیسلامی ئێرانیش بەردەوام ئەو جۆرە هێرشانە دەکا. بەڵام پاش دواترین هێرشی تورکیا عێراق وەک هەنگاوێکی بێپێشینە دۆسەی ئەو هێرشەی گەیاندا ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان. ئایا دەکرێت ڕووداوەکانی ئەم دواییەی عێراق بە خاڵی وەرچەرخاندا بنرێن لە وڵاتەدا؟ ئایا هەر تەنها بردومانکردنی عێراق لەلایەن تورکیا و ئێرانەوە بە پێشێلکاری سەروەری عێراق دادەنرێ؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارە پرسی تریش لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. بە پێی ڕای زۆرێک لە عێراقیەکان گەندەڵی لەو وڵاتە بە شەڕوێران بۆدا ڕۆچۆتە ناو تەواوی جومگەکانی دەسەڵاتدارێتیەوە لە وڵاتەکەیاندا. هەر بۆیەشە داواکاریە سەرەکیەکەی خۆپیشاندەران ڕێگەگرتنە لە گەندەڵکاران و هەروەها بەرپرسیارکردنیشیانە. الآن الشعب العراقي ئێستا گەلی عێراق داوا لە هەموو کەس و سیاسیەکانی خاوەش کۆمەندی دەکات تا دزەکانی داهاتی گشتی بەرپرسیار بکرێن. وەک سیاسیەکان دەڵێن لە ناو هۆڵی پەرلەمانەوە داوا دەکەین هەموو گەندەڵکاران بەرپرسیار بکرێن و لەسەر و هەمووشیانەوە نوری ئەلمالکی. خۆپیشاندان لە عێراقدا بۆتە دیمەنێکی ئاسایی ڕۆژانە وەک ناڕەزایی دەربڕین بەرامبەر ئەزموونەکانی حکوومەتە یەک بەدوایەکەکانی عێراقدا. خۆپیشاندەران پێدادەگرن لەوەی بۆ لەم و دووە نابێ وەک دەڵێن ئەو ئەزموونە شکست خواردووە دووبارە بکرێتەوە. ئێمە لە ناو هۆڵی پەرلەمانەوە ئێمە وەک گەلی عێراق ڕای دەگەین نوری مالکیمان ناوێت، محەممەد شیع ئەلسودانی تۆشمان ناوێت، هیچ یەکێک لە ئێوەمان ناوێت. باشە مالکی تۆ بۆچی دەتەوێت حکوومەت پێک بهێنی؟ نازانم بۆچی هێشتاش لێرەی. مالکی تۆ پێویستە شتەکانت کۆ بکەیتەوە وڵات جەبهێڵی. خەڵک زۆر ماندووە، خەڵک داڕماوە، برسین و خەڵک لە داخی ئێوە ئالوودەی بەنگ و مخەدرات بوون. خەڵک خەریکە لە برساندا دەمرن. ئەرێ تۆ چیت؟ لە عێراق وەک دەگوترێ ئەستی هەژاری لە هەڵکشانێکی بەرچاودایە و دابینکردنی بژێوی ژیان سەخت بووە و خەڵک دەڵێن کوا بەرنامە و پرۆژەکانی حکوومەت بۆ باشترکردنی ژیان و بژێوی هاوڵاتیان. سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر ئاماژە بەوە دەکا ڕەوشی وڵاتەکەی زۆر ئاڵۆزە. سەروەختێکی زۆر قورسە و هەروەها ڕاستێکی تاڵیشە بەداخەوە. پێویستە هەمومان پێکەوە کاری لەسەر بکەین و هاو هەڵوێز بین تا بەدەستی خۆمان نەخەینە پەراوێزەوە. پێویستە عەقڵ و ویجدانمان بکەینە سەنگی مەحەک و لە چواردەوری عێراق و گەلی عێراقدا کۆ ببینەوە نەک بەرژەوەندیە بەرتەسکەکانمان. ناکوچە سیاسیەکان هەروادێ و فراوانتر دەبن بە تایبەتیش لە ناو ماڵی شیعەکاندا. ڕەوتی سەدر و هاوپەیمانەکانی لەگەڵ لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیدا بوونەتە ڕکابەری سەرسەختی یەکتر.
سنتحمل المسؤولية. ئێمە بەرپرسیارەتی لە ئەستۆ دەگرین و بەبێ هیچ دوودڵیەکیش ئامادەین هەموو شتێک بکەین لە پێناو عێراقدا. کێشەکە سیاسیە و چارەسەرەکەشی هەر سیاسیانە دەبێت. شیانی ئەو چارەسەریش لە ڕێی دایەلۆگێکی ڕازگۆیانە و بابەتیانەوەیە و هەروەهاش لە ڕێی بەردانەواندنکردن لە پێناو عێراق و عێراقیەکاندا. ئەگەرچی داواکان زۆرن بۆ دەستکردن بە دیالۆژێکی بابەتیانە بۆ هێورکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق، بەڵام تا تۆمارکردنی ئەم بەرنامەیە هیچ کۆبوونەوەیەکی نێوان ئەو لایەنە ڕکەبەرانە نەکراوە کە بگوترێ هیوایەکی لەسەر هەڵدەچنرێ. خۆپیشاندەرانی لایەنگرانی سەدر دەڵێن خۆپیشاندانەکانی پێشتر کە کراون پەیامی یەکەم بووە بۆ دەسەڵات. ئەوەی لە چەند ڕۆژێک لەمەوبەرەوە دەستی پێکردووە پەیامێک بوو بۆ حکوومەت و بۆ ئەندامانی پەرلەمانیش کە گەل دەتوانێت هەرچیەکی بوێت بیکات، ناشبێت جارێکی تر ئەوانە ببنەوە بە فەرمانڕەوە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ڕوتی سەدر لەگەڵ ئەوەشدا کە لە هەڵبژاردنەکەی مانگی دەی ڕابردووی عێراقدا توانی زیاتر لە 70 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەستبێنێ، بەڵام دواتر لەگەڵ هاوپەیمانەکانیشیدا نەیانتوانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێنن چونکە شکستیان هێنا لەوەی دوو لە سەرسەی دەنگی پەرلەمانتاران مسۆگەر بکەن و ئەم شکستەش خرایە ئەستۆی لایەنە ڕکابەرەکانی سەدر واتە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کە نزیکن لە ئێران و موقتەدە سەدر بە یەک لەسەر سی پەکخەر ناودێری دەکردن. هەر چۆنێک بێ سەدر بڕیاری کشانەوەیدا لە پرۆسەی سیاسی عێراق، بەڵام هیچ ئاماژەیەکی بەوە نەکرد کاریگەریە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەکانی خۆی لە شەقامەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا بەکارنایەنێ بۆ بەرەنگاربوونەوەی پێکهێنانی حکوومەتێک لەسەر بنەمای ڕێکەوتنی سیاسی. دکتۆر دەیڤید ڕۆمانۆ پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی تۆماس جێی سترۆنگ لە ڕێی سکایپەوە میوانی چاوی واشنتۆنە. دکتۆر ڕۆمانۆ خاوەنی ژمارەیە بڵاوکراوە و هەروەها دوو کتێبیشە و لە لێکۆڵینەوەکانیشیدا سەنگی دەخاتە سەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و تیۆریەکانی ئاشتی و قەیرانەکان و توندوتیژی سیاسی و چەندتەوەرێکی تریش. دکتۆر ڕۆمانۆ سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە عێراق بەرەو کوێ و بەرەو چی ئەڕوات؟ پێناچێت عێراق لە بەردەم ڕێگایەکی ئاساندا بێت. ئێمە پارچە پارچەبوونی زیاتری عێراق دەبینین ئەم وڵاتە بۆتە ئامانجی سیاسەتەکانی خەڵکی دیکە، نەک ئەوەی دەوڵەتێکی خاوەن سیاسەتێک بێت بۆ هەنگاونانی بەرەو پێش. ئەمە شتێکی چاوەڕوان کرا بوو لە عێراقا ڕووبدا؟ In some sense, yes. Look, a democratic system has strengths and weaknesses. لە هەندێک ڕۆ بەڵێت چونکە سیستەمی دیموکراتی خاڵی بەهێز و لاوازی خۆی هەیە. یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەوەیە کە سیستەمێکە نوێنەرایەتێکی زیاتری خەڵکی تیادایە. یەکێکیش لە لاوازیەکان پەرەپێدانی سیستەمێکی بەرنامەیی کارە کە بتوانێت هاوڕایی لەسەر بێت. ئەمە بێلەوەی دیموکراتی دەبێتە هۆکارێک بۆ کاریگەری وڵاتانی تر و دەبێتە هۆکارێک بۆ باڵەدەستی هەژمونی وڵاتانی دیکە. ئەمەمان لە ئەمریکاش بینی هاوکاتی هەڵبژاردنەکەی ساڵی 2016 چۆن وڵاتی تر دایانویست کاریگەریان هەبێت بەسەر پرۆسەی هەڵبژاردنەکەمان. ئێستا ئەمە لە ساڵی 2023ەوە بە شێوەیەکی زۆر خراپتر لە عێراقدا دەبینین. باشە ئەم خۆپیشاندانانەی ئێستا کە دەکرێن هەر بەڕاستی لە پێناو عێراق و ئایندەی عێراقدا یاخو ئەمە دەکرێت وەکو بەشێک لە ململانی سیاسی لی بڕوانین لە پێناو دەسەڵاتە لە پێناو کۆمەڵە بەرژەوەندی تری تایبەتدا؟ پێم وایە هەردووچانە بەشێکە لە ململانێ لە پێناو دەسەڵاتدا لە عێراقدا و بەشێکیشە لە ململانی دەسەڵات لە ناوچەکەدا کاتێک کە وڵاتە دراوسەکانی عێراق و تەنانەت وڵاتانی دوورتریش هەرچێکی لە دەستیان بێت دەیکەن بۆ هەبوونی کاریگەریەکانیان بە شێوەی جیاواز لە عێراقدا بە مەبەستی جێگیرکردن و بیرکردنەوەی بەرژەوەندەکانیان. ئەکرێ زیاتر باسە بلەوە بۆ بکەی؟
we have the rivalry not just between بەڵێ ئەوە ڕکابەرێکی هەیە هەرتەنها لە نێوان دەوڵەتی ئێران و دەوڵەتی عەرەبستانی سعودیەدا نییە بەڵکو لە نێوان ئێران و تورکیا و سعودێشدایە لە عێراق ئەم ڕکابەریە دەکرێت بێلەوانە ئەمریکاش خواستی خۆی هەیە سەبارەت بە چۆنێتی پەرەپێدانەکان لە عێراقدا و ئەمەش ڕوبەڕووی بەڕەنگاربوونەوەیەک بۆتەوە لەلایەن بەرژەوەندەکانی رووسیا و چینەوە کە هەمان شت دەکەن و بەرژەوەندی ئابوووریەکانی خوان لە عێراقدا دەپارێزن دەستیان خسۆتە سەر بەرهەمەکانی سوتەمەنی و هەناردەکردنەکان و ئاوادانکردنەوەی ژێرخانیشی بەگشتی ئەمانە هەمووی پێشبڕکێ ڕوانین و بەرژەوەندەکانن لە عێراقێکی لاوازدا جا ئەم هێزە دەرەکیانە لاوازی عێراقیان بەکارهێناوە بە پشتیوانی لەلایەنە جیاوازەکانی وڵاتەکە تا یارمەتێکی زیاتریان بدەن لە ڕووی بەرژەوەندەکانیانەوە لایەنە جیاوازەکان لە عێراق بۆ بەڕەنگاربوونەوەی لایەنە ڕکابەرەکانیان پەنا دەبەنە بەر هێزە دەرەکیەکان تا لە پێشبڕکیەکانیاندا سەر بکەون بەسەر ڕکابەرەکانیاندا لە ڕێی یارمەتیە دەرەکیەکانەوە بەڕای جەنابەت مقتەدە سەدر دەکرێت وەکو کەسێک لی بڕوانرێت کە بڵین فریادڕەسی عێراقیەکانە کە بڵین هەموو ئەو قەیرانانەی لە ماوەی نزیکەی 20 ساڵی ڕابردوودا لە عێراقدا ڕوویان داوە سەدر و سەدرەکان دەتوانن چارەسەری بکەن. پێم وانییە سەدر بتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات و مەرجیش نییە وەهادا بنرێت کە هەمیشە بۆ بەرژەوەندی عێراق کار دەکات هەندێک جار هەندێک کار دەکات کە پێی وایە لە پێناو بەرژەوەندی عێراقدایە بەڵام سەدر وەک هەموو کارکتەرە سیاسیەکانی تری عێراق کار دەکات تا خۆی وەک بەهێزترین کارکتەری سیاسی وڵاتەکە جێگیر بکات کاتێکیش کە دەزانێت ناتوانێت ئەو کارە بکات وەک ئەوەی بینیمان دەست بە پەرلەمانتارەکانی دەکشێنێتەوە و دەزانێت دەتوانێت ئەو هێزەی خۆی لە شەقامەکاندا ببینێتەوە وەک لە پەرلەماندا لەو بڕوایەدام و بەپلی یەکەم و بەر لە هەموو شتێکی تر سەدر هەوڵ و ململانیەکانی لە پێناو ئەوەدایە ببێتە کەسێکی سەرەکی لە ناو شیعەکانی عێراقدا بە ئەندازەیەکیش ئەگەر ئێران شتێکی بێت ئەوە بگەڕێتەوە لای سەدر و ئەگەر ئەمریکا شتێکی ویست ئەوە هەر لە ڕێی سەدرەوە بیکات جاوەک دەبینین بەشێکی هێزە عێراقیەکان لە وڵاتانی دراوسێوە ڕێگر بوون لە سەدر تا بەو ئامانجەی خۆی نەگات. دکتۆر ڕۆمانۆ یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە ئێستا لایەنێکی شیعەکانەوەی کە پێی دەگوترێت چوارچێوەی هەماهنگی ئەمان بە ئەنجامەکانی هەڵبژاردن قایل نەبوون قسە و باسیش زۆرە ئێستا لە ناو هۆڵ و داڵانەکانی بەغدایە کە دەشێ هەڵبژاردن بکرێتەوە جارێکی تر ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە دەبێتە چارەسەر یا هەمان ئەم سیناریۆیی کە ئێستا هەیە بە شێوەیەکی تر خۆی دووبارە دەکاتەوە. زۆر پێدەچێت هەمان ئەو سیناریۆیە دووبارە بێتەوە ئەو جۆرەشتانەمان لە وڵاتانی ترشدا بینیوە وەک ئەوەی ئیسرائیل لە ماوەی 4 ساڵدا ئەوە تا دەڕوات بەرەو پێنجەم هەڵبژاردن هەمان ئەو سیناریۆیەمان لە ئیتالیاش بینی کە دابەشبوونی دروست کرد لە ناو سیستەمی پەرلەمانیدا لە بیرمان نەچێت هەمیشە دەرفەتێکەیە کە لە ڕێی هەڵبژاردنەوە لایەنێکی دیاریکرا و یان هاوپەیمانێتیەک ببێتە زۆرینەی ڕەها هەرچەندە لە عێراقدا پێ ناچێت هیچ لایەنێک ببێتە زۆرینەیەکی ڕەها بەڵام یەک کارکتەری سیاسی ئەگەر بتوانێت کاری وەها بکات کە دەستی خۆی لە پرۆسی سیاسی بەهێز بکات و حکومەتی زۆرینە پێک بهێنێت نەک حکومەتی یەکگرتو ئەوە دەشێت هەندێک گۆڕانکاری ببینین چکە حکومەتی یەکگرتو کە هەموو لایەنە سەرۆکیەکان بەشدار دەبن تایدا دەبێتەوە بە زەمینەیەک بۆ گەندەڵی و گێرە شێوێنیەکان وەک بەرەنجامێک. بەشێکی تری ئەم قەیرانە ئەوەیە کە لایەنە عێراقیەکان یەکتر قبوڵ ناکەن متمانەیان بە یەکتر نییە بەڕای تۆ چ شتێک دەبێتە فشار بەسەر ئەو لایەنە سیاسیانەی عێراقەوە کە بتوانن هەر هیچ نەبێ بیرێک لە ئایندەی و خۆیان و وڵاتی خۆشیان بکەنەوە. بەڵێ یەک دووشت هەیە کە دەشێت بکرێت وەک بارێکی ئاسایی دۆسی نەبوونی متمانە هەرتەنها لە نێوان لایەنە سیاسیەکاندا نییە بەڵکو لە ناو لایەنەکانی پێکاتەکانیشدا نییە لایەنەکانی شیعە متمانەیان بە یەکتری نییە لایەنە کوردیەکانیش بڕوا متمانەیان بە یەکتر نییە لە ناو سوننەکانیشدا بە هەمان شێوە ئەو دیاردەیە هەر تایبەت نییە بە عێراقەوە بۆیە یەک دووشت هەن کە دەکرێت بەکاربهێنرێن یەکەمیان بەهێزکردنی دامەزراوەکانە و لە نێوانیشاندا دادگای باڵای عێراق
عێراقا کە بە پێ ڕێنمایەکانی دەستورە پەسەندکراوەکەی ساڵی 2005 عێراقدا نەمەزراوە و پێویستە سەر لە نوێ ئەو دادگایە پێک بهێنرێتەوە و ڕۆڵی هەموو هەرێمەکان و هەرێمی کوردستانی عێراقیش تیایدا هەبێت بۆ دەستنیشانکردنی دادوەرەکان. لە ئێستادا ئەم دادگایە ناتوانێت بڕیارێکی وەک پێویست ڕەوا و یەکسانانە و دادوەرانە بدات کە بڵێیت وەک یەکە بۆ هەموو کارکتەرە سیاسیەکان. جا ئەمەش بێمتمانەی دروست دەکات لە نێو سیستمی عێراقیدا. هەروەیە پێویست بە پێکێنانی دامەزراوەی باشتر دەکات. پێویست بە وردەکاری زیاتر هەیە لە دەستوری وڵاتەکەدا. لەسەر و هەمووشیانەوە پێویست بە سیستمێکی دادوەری هەیە لەسەر ڕێنمایەکانی دەستورەکەی ساڵی 2005 کار بکات بە شێوەیەکی ڕەوا و بێلایەن. The 2005 Constitution that plays a fair and unbiased role. هەرچەندە سەبارەت بە دادگای باڵای عێراق هێندەی زانیاریەکانی کە لەلام هەن هیوادارم هەڵەش نەبم دەگوترێت دوانە دادوەرەکان لەلایەن کوردەوە دانراون. بەڵام مادەمەکی باسمان لە هەرێمی کوردستانە دەمەوێت بپرسم ئێمە لێرە و لەوێ زۆرێک دەبیستین دەڵێن دەشێ ئەم ڕەوشەی کە لە بەغدا ڕووادا ئێستا لە هەرێمی کوردستانیشدا ڕووبدا هەندێکی تریش دەڵێن بە هیچ شێوەیەک ناگاتە هەرێمی کوردستان. بەڕای تۆ هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ڕەوشی هەرێمی کوردستانی عێراق و ئەو ڕەوشەی کە لە بەغدادا هەیە لە ڕووی گەندەڵی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێشێلکردنی یاساکان و چەندان بابەتی تریشەوە؟ I don't think it's quite the same. Now, of course, Iraqi Kurdistan also suffers from corruption problems and پێم وانە ڕەوشەکە بە تەواوەتی هاوشێوە بێت. بەڵێ لە هەرێمی کوردستانی عێراقیش مەینەتیەکانی گەندەڵی هەن و شکستی شەن لە دابینکردنی هەندێک خزمەتگوزاریدا و بە ئەندازەی چاوەڕوانیەکانی خەڵک نین و بۆ ئەندازەیەش نییە کە پەیمانیان لەسەر دەدا. بەڵام بە گشتی حکومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوتر بووە لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاریەکانەوە. ئەوەی سەردانی هەرێمی کوردستان بکە ئەو جیاوازیە دەبینێت بە بەراورد لەگەڵ بەشەکانی دیکەی عێراقدا. ئەو دابەشبوونی نێوان لایەنە سیاسیەکانیش پارتی و یەکێتی و گۆڕان و نەوەی نێو ئەوانی دیکەش هەروەها ئەو گەندەڵیانش کە لە سیستەمی هەرێمی کوردستانی عێراقدا هەیە. هێندەی ئەوانەی بەغدا نابن و دابەشبوونە سیاسیەکەش وەک ئەوەی بەغدا ئیفلیجبوونی بە دوایدا نەهاتووە. لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان دەزانن ڕێگەی پێشبڕکێکردن لە دابینکردنی خزمەتگوزاریەکاندایە. لێرەدا پێشبڕکێ سیاسیەکە سوودێکی هەبووە لە نێوان لایەنە سیاسیەکاندا و بە تایبەتیش لە نێوان پارتی و یەکێتیدا. بەڵام لە بەغدا جیاوازە و ململانێکە لەسەر بردننی دارایی وەزارەتێکە جا هەر لایەک ئەو وەزارەتەی لەدەستدا بێت بەبێ ئەوەی هیچ خزمەتگوزارێکیش دابین بکات. دکتۆر ڕۆمانەوە من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. لە نێوەندی ئەم قەیرانە ناوخۆیانەی عێراقدا بەردەوام سەروەریەکانی ئەو وڵاتە پێشێل کراوە بە تایبەتیش لەلایەن هەردوو وڵاتی تورکیا و ئێرانەوە. تورکیا لەم ماوەی ڕابردوودا هێرشی کردە سەر گوندێکی سەر سنوور و بەلانی کەم 10 کەسی سیڤڵ کوژران و دەیانی تریش بریندار بوون. هاوڵاتیانی ئەو دەڤەرە باسمان لە ڕەوشی ئاسایشی ناوچەکەیان بۆ دەکەن. توپ اویا بری وان دو هیوتی هیوه هابین توپ هابین سر کیا دون لیدی که گندانه دون ویگا به جه سیرانگه هادت و نفت پازی دتن پاز ملوه داره بی گندی ما صد پاده کبی توپ نیو پازی که دو بچکو که ویل بر بین 10 پاس پتر کشتن 20 پاس پتر بین دار کردن دونه دولت ترکیه دور رقم گرفتن هکرین باور نکن ابا برای خود کامیله بخین گره ها همین دولت ترکیه نهاتن عدل مداگیری کردن خود گنده ما تقریبا 35 خانیت دنه ام چند مالک آکنجیل ودنه اما دیماهی که هم برای خودینه جهجیر و جیانت دنامینتن وید ام گنده خواه چول بکین بردومانەکەی ئەم دوایی ناوچەی پەرەخ لە دەڤەری زاخۆ کاردانەوەیەکی بێپێشینەی بە دوای خۆی داهێنا. عێراق دۆسەکەی گەیاندا ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان. مداخلات ممثلي دول مجلس الأمن سەبارەت بە ڕۆڵی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش هەر هەمویان ناڕزایی خۆیانیان ڕاگەاندووە و هەروەهاش هاوسۆزی لەگەڵ گەلی عێراقدا پێشنیازی پێکێنانی لیژنەیەکی نێونەتەوەییمان کردووە بۆ لێکۆڵینەوەکردن لەم ڕووداوە. لە هەمان کاتیشدا عێراقیەکان دوو داوای تریشیان خستۆتە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەیی و بەردەم وڵاتانی ناوچەکەش. ضغط على توركيا ئێمە داواشمان کردووە فشار بخرێتە سەر تورکیا تا هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە. هەروەها داواشمان کردووە حکوومەتی تورکیا ناچار بکرێت قەرەبووی کەسوکاری شەیدەکان و بریندارەکانیش بکات. أكدنا
عن استعداد ئێمە ئامادەیی تەواوەتی حکوومەتی عێراقمان پشتڕاست کردوێتەوە بۆ کارکردن لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و ئەو وڵاتانەی تری پەیوەندیان هەیە بەم دۆسیەوە بۆ دەرکردنی پارتی کرێکارانی کوردستان لە خاکی عێراقدا، چونکە پەکەکە دەبێتە مای تێکدانی ئاسایش و ناسەخەمگیری لە عێراقدا. ئەنکەرە دەڵێت حکوومەتی تورکیا ئامادەیی خۆی نیشان داوە بۆ وەک دەڵێ ئاشکراکردنی ڕاستیەکان. هەر لە دوایی هێرشەکەی سەرگوندی پەرەغ لە دەڤەری زاخۆ دەسەڵاتدارانی تورکیا نوکوڕیان دەکرد لەوەی ئەو هێرشەیان کردبێت و جەختیان دەکردەوە لەوەی پارتی کرێکارانی کوردستان هێرشەکەیان کردووە. دەمەوێت ئاگداری ئەنجومەنی ئاسایش بکەمەوە دەست بەجێ پاش ئەو هێرشە لە پەیوەندیدا بووین لەگەڵ حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیشدا. پاش چەند کاتژمێرێکیش هێرشەکە وەزارەتی کاروباری دەرەوەی ڕاگەندراوێکی هەبوو، ئەوەمان بەڕوونی و بە ئاشکرایی وتووە تورکیا ئامادەیە بۆ هەر هەنگاوێک بۆ ئاشکراکردنی ڕاستی. لە بەغدا و لە ئەنکەرە و لە هەولێریش کاربەدەستانمان لە ئاستەجاوازەکاندا هەمان پەیامیان هەبووە و دەنگۆکانیان لەسەر ئەو هێرشە ڕەت کردوێتەوە پشتیوانی خۆشیان دەربڕیوە بۆ دەسەڵاتدارانی عێراقی لە پەیوەندی بە لێکۆڵینەوەکردندا. تورکیا خۆشحاڵ نییە بەکاردانەوەکان لە عێراقدا بەرامبەر بەو هێرشە و دەژڵەیە ئەوانەی دژی ڕوانینەکانی تورکیان لەمەڕ هێرشەکە کارنامەی سیاسی تریان هەیە و ئەو کارنامانەش ناچنە خزمەتی بەرژەوەندی و پەیوەندیەکانی هەردوو وڵاتیشەوە. کاردانەوەی دەسەڵاتدارانی عێراق کەوتۆتە سەر وابەستەبوونی سیاسیان. هەندێکیان هەمان ڕوانینی ئەمیان هەیە و دەخوازن ڕاستیەکە ئاشکرابێت و هەروەها ڕای خۆشیان وتووە لەسەر پەیوەندی دوولایەنەی نێوان هەردوو وڵات. سوپاسی ئەو دەسەڵاتدارانەی عێراق دەکەین بۆ ئەو هەڵوێستە بەرپرسیارانەیان. هەر چۆنێک بێت هەندێک کاربەدەستی عێراقی هەن بەرزکردنەوەی ئاستی پشێوەکانیان هەڵبژاردووە لە بڕی دیبلۆماتی و هاوکاریکردن. پەیامی زیان بەخش دەدەن لە ڕێی میدیاوە ڕای گشتی عێراق دەوروژێنن و زانیاری چاواشەکار بڵاو دەکەنەوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکایە. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دکتۆر ڕۆمانۆ، بیانووی هەرە سەرەکی تورکیا بۆ ئەو هێرشانەی کە لە ناو خاکی عێراقدا ئەنجامی ئەدا پارتی کرێکارانی کوردستان و ئەمە شتێکی شاراوە نییە. دایما تورکیا ئەمەژە بەوە دەکا کە پەکەکە بۆتە مەترسیەکی گەورە بۆ سەر ئاسایشی تورکیا. ئەو بیانووی تورکیا لە جێی خۆیەتی؟ In some sense, it has been good enough. Turkey in international law. لە هەندێک ڕۆوە باش بووە تورکیا بەندی 51 بڕگەی حوتی یاسای نێونەتەوەی لە پەیڕەوی نەتەوەی گرتوەکان بەکاردەهێنێت بۆ ڕەواییدان بەو هێرشە لەسەر بنچینی ئەوەی هێرشی کراوەتە سەر و بەرگری لە خۆی دەکات. جا هەر لە ڕوانگەی یاسا نێونەتەوەیەکانەوە دەتوانین بڵین کە نادیاری تیادا هەیە بە تایبەتیش کاتێک دێتە سەر ئەو کارکتەرانەی دەوڵەت نین وەک پەکەکە. بەڵام لە پەیوەندی بەم دۆسیەوە گرنگە بزانرێت کە پەکەکە لە خاکی عێراقەوە هێرشی نەکردوتە سەر تورکیا. هیچ هێرشێک لەو دی و سنووری تورکیاوە نەکراوە. بێلەوەش حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بۆ لەگەڵ تورکیادا و تەنانەت لە ناوەڕاستی ساڵانی نەوەدەکاندا ڕێگەشی داوە تورکیا بنکەی لەشکری لە هەرێمدا بنێت. هەروەها ئەوەی کە تورکیا لەو بنکانەوە هێرش دەکاتە سەر خەڵکی سیڤیل بۆ زۆرێک لە چاودێران کێشەی گەورەیە. جا لێرە دامەوێ بزانم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان دەتوانێت چی بکە بۆ ڕاگررتنی ئەو جۆرە هێرشانەی کە دەکرێن لەسەر خەڵکی سیڤیل بە تایبەتی لە عێراقدایە لە هەر شوێنێکی تردا. Well, if the Security Council was behaving or operating the way that it should. جا ئەگەر هاتبا و ئەنجومەنی ئاسایش بەو شێوەی کە پێویستە ڕەفتاری بکردا یان کاری بکردا ئەوە یەکەم جار لێکۆڵینەوەی خۆی دەکرد یان هەندێک پرەنسیپی دیاری دەکرد بۆ تورکیا وەک ئەگەرێک بۆ ڕەواییدان بە تورکیا تا لە ناو خاکی عێراقدا ئەو هێرشانە بکات. پاکەکە خاکی عێراقی بەکار نەهێناوە بۆ هێرشکردن سەر تورکیا بەڵکو وەک نێوەندێک بۆ مەشق و ڕاهێنان یان گەیاندنی کەرەستە و شمەک ئەو بابەتانە. پێناچێت لە ئەنجومەنی ئاسایشدا شتێکی ئەوتۆ بکرێت چونکە
چونکە هەندێک لە ئەندامەکانی ڕواینێکی جیاوازیان هەیە لەسەر هێرشکردنە سەر لایەنەکان کە دەوڵەتی نین لە وڵاتی سێمدا. بۆ نمونە ئەمریکا لەو بڕوایەدا ئەگەر کارکتەرێکی نادەوڵەتی هێرشی کردە سەر ئەوە بۆت هەیە لە هەر کاتێکدا بێت یان لە هەر شوێنێکدا بێت هێرش بکەیتە سەری. وڵاتی چین دەڵێت ناکرێت هێرش بکەیتە سەر ئەو کارکتەرە بەبێ هەبوونی مۆڵەتی وڵاتی سێم. ئەمە ژیانی ئەنجومەنی ئاسایش خۆی دابەشبووە بەسەر ئەو پرینسیپانەدا. کاتێک دێنە سەر ئەو ڕووداوانەی لە هەرێمی کوردستان دەیان بینین لە نێوان تورکیا و پەکەکەدا. دکتۆر ڕۆمانۆ بەر لەو دانیشتنەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان جۆمان لە وەزیری دەرەوەی عێراق بوو گوتی هەموو بەڵگەکان بەو ئاڕاستەیەدان کە تورکیا ئەو هێرشەی کردووە چەندە تورکیا نکوڕی لێ دەکرد. و هەر لەوێژ لە بەغداش بوو ئەو کاتەیە لە هەولێر بوو ئەماژەی بەوە کرد کە لیژنەی لێکۆڵینەوە دادەنرێت. بەڵام کە دەچێتە ئەنجومەنی ئاسایش لەوێژ داوای لیژنەی لێکۆڵینەوە دەکا. ینی جیاوازیەک لێرەدا دەبینرێ. وەزیری دەرەوە کە دەڵێ هەموو بەڵگەکانی لەبەردەستی هاەتی تورکیا ئەو هێرشەی کردووە. لە ئەنجومەنی ئاسایش بۆچی داوای دانانی لیژنەیەکی تری لێکۆڵینەوە دەکا؟ Well, for most observers, it seems very clear that Turkey was the actor that was responsible for the بۆ زۆربەی چاودێر ڕوون و ئاشکرایە کە تورکیا ئەو هێرشەی دەڤەریزا خۆی کردووە کە بۆ مای کوژرانی خەڵکی سیڤیل. وەک هەمیشە دەگوترێت لێکۆڵینەوەکردن هەنگاوێکی گونجاوە ئەگەر بە باشی بکرێت بێلایەن بیت و ئەنجامێکی دروستیش بدات بەدەستەوە. لێرەدا پێویستە تورکیا هاوکاری لێکۆڵینەوەکانی نەتەوەی گرتوەکان و عێراقیش بکات و بکرێتە لێکۆڵینەوەکی سێلایەنی سەبارەت بۆی چۆن ئەمە ڕوویدا. لە ڕاستیدا تورکیا هاوکار بێت یان نەبێت ئاشکرایە کە تورکیا ئەو هێرشەی کردو و پێشم وانییە تورکیا هیچ دەستکەوتێکی هەبێت لە هێرشکردن سەر خەڵکی سیڤیلی گەشتیار لە زاخۆدا. خۆ لەوانەشە شتێکی بە بەرنامەژ نەبوو بێت بەڵام پێویستە بێ هیچ چەند و چوونێک تورکیا ئەو ڕاستیە قبول بکات و قەرەبووی ئەو خەڵکە بکاتەوە و هەروە پێویستیشە داوای لێبوردن بکات و وا بەستەش بێت بە جیاکردنەوەی کردە لەشکریەکانی نەک ئەوەی هەر نکۆڵی لێ بکات و لایەنێکی کوردی واتە پەکەکە گوناهبار بکات چونکە ئەمە دۆسیەکە ئاڵۆز دەکات و پێویستە بە هەموو شێوەیەک هاوکار بێت لە لێکۆڵینەوەکەدا. دکتۆر ڕۆمانۆ من دەگەڕێمەوە بۆلاتە لەسەر ئەم پرسە درێژەمان دەبێ. ئەمریکا لە یەکەم کاردانەوەیدا بەرامبەر بەو هێرشەی کرایە سەر گوندی پەرەخ جارێکی تریش داوای پاراستنی سەروەری خاچی عێراقی کردەوە وەک دەڵێ چاوەڕوانی زانیاری زیاترە لەسەر ڕووداوەکە. ئێمە جەخت لە هەڵوێستی خۆمان دەکەینەوە سەبارەت بەکردە لەشکریەکان لە عێراقدا و پێویستە ڕێز بگیرێت لە سەروەری خاک و شکۆی عێراق. پرسە و مەخابنی خۆمان دەردەبڕین بۆ کەسوکاری قوربانیانی ئەو ڕووداوە. جەخت دەکەینەوە لەوەی دڵنیایی هەبێت بۆ پارێزراوی ژیانی خەڵکی سیڤیل و هەروەها لە نزیکەوە چاودێری ڕەوشەکە دەکەین هاوکاتی دەرکەوتنی زانیاری زیاتر. چاوەڕوانی هاوبەش عێراقیەکانیشمان دەکەین تا تێبینی و سەرنجی زیاتری خۆیانمان پێ بگەێنن. ئەمریکا لە دانیشتنە تایبەتەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکاندا جەخت دەکاتەوە لەوەی هێرشکردنە سەر خەڵکی سیڤیل لەسەر ئاستی نێونەتەوەیی ڕەت دەکرێتەوە. The killing of civilians is unacceptable. کوشتنی خەڵکی سیڤیل هەرگیز جێی قایڵبوون نییە. هەموو لایەنەکان وا بەستەیان لەسەرە بە پێی یاسا نێونەتەوەیەکان لەوانە یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی بۆ دڵنیابوون لە پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل. بۆ ئەومە بەستە چاوەڕێین زانیاری زیاتر و بەرچاوڕوونی زیاترمان پێ بگات لەسەر بنچینەی زانیاری ڕاستیەکانی ئەو هێرشە چەندین وردەکاری زیاترمان هەبێت لەسەر ئەوەی چی ڕوویدا. ینی دەرفەتی زیاترمان دەبێت بۆ ڕێگەگرتن لەو شێوە هێرشانە لە ئایندەدا و لە زیانە گیانەکانی خەڵکی سیڤیلیش. واشنگتن بە نیگەرانیەوە دەڕوانێتە پەرسەندنەکانی ناو عێراق و ئاگاهیش دەدا لە ئەگەری بەرەنجامی نەخوازراو. لە هەمان کاتدا داوا لە هەموو لایەنەکان دەکەین ڕێز لە شکۆیی عێراق و سەروەری خاکی عێراق بگرن. هەروەها خۆیان لەو کارانە بە دوور بگرن کە زیان لە خەڵکی سیڤیل دەدەن و دەبنەمایەی پشێوی و مەترسیەکانیش بۆ دروستبوونی قەیرانی چەکداری زیاد دەکەن. عێراق و عێراقیەکانی شایستەی ئایندەیەکی پارێزرا و سەقامگیر و گەشە کردوترن. عێراق ئاماژە بەوە دەکات بوونی هێزە سەربازیەکانی تورکیا لە ناو خاچی وڵاتەکەیدا بە پێچەوانەی خواستی گەلی عێراقە و هەر بۆیەشە ناڕزاییەکی تووڕائامێز لە ناو عێراقیەکاندا هەیە لەسەر بوونی ئەو هەموو بنکە لەشکریانەی تورکیا لە عێراقدا. هاوکات تورکیاش داوا دەکات دەوڵەتی عێراق هەڵوێستی خۆی یەکلا بکاتەوە. جديد بالتواجد غير الشرعي
ئێمە ناڕەزاییمان هەیە لەسەر بوونی نایاسایی هێزەکانی لەشکری تورکیا لە ناو خاکی عێراقدا. گومانیشمان هەن لەسەر ڕەفتارە شەڕانگێزیەکانی لەشکری تورکیا کە بۆ تەمایی تووڕەیەکی گەورە لە سەرانسەری عێراقدا لە باشوورەوە بۆ باکوور و هەروەها لە هەرێمی کوردستانیشدا. ئەو وابەستەیانە لە ئەستۆی عێراقە بە پێی یاسە نێودەوڵەتیەکان و بە پێی بەندی حوتی دەستوری عێراق تاپەکە ڕابگرێت لەوەی خاکی عێراق بەکار بهێنێت. بەڵام هەرچۆنێک بێت تا ئێستا عێراق یان نەیتوانیوە یان نایەوێت بەرەنگاری تیرۆریستان ببێتەوە. جا ئەگەر ناتوانن وڵاتی خۆت کۆنتترۆل بکەیت، ئەگەر خواستت نییە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریستان، ئەگەریش ناتوانیت ڕێگە لە تیرۆریستان بگریت، خاکەکە بەکار بهێنن بۆ کوشتنی خەڵکی سیڤیلی وڵاتێکی دراوسێت، ئەوە ینی بەڕاستەخۆ بێت یان ناڕاستەخۆ لە هەنگری تیرۆریستانیت. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برaya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دکتۆر ڕۆمانۆیەکە لەم کێشانە بە تایبەتی لە نێوان عێراق و تورکیادا دۆسەی پێناسەکردنی وشەی تێرۆریستە یا تێرۆریزمە. پێ وایە عێراق و تورکیا بگەنە خاڵێکی هاوبەش لەسەر ئەو پێناسەکردنە؟ That's a little unlikely. Several years back, almost 20 years ago, the UN Secretary General found... پێ ناچێت چەند ساڵێک لەمەوبەر یانی نزیکەی 20 ساڵیش پێشتر سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان لیژنەیەکی لە پسپۆڕان پێگەنا بۆ دانانی پێناسەیەکی یەکگرتوانە بۆ تیرۆریزم و ئەو لیژنەیە گەیشتە ئەو بڕواایی پێناسی تیرۆریزم لەسەر شێوازی تاکتیکەکان بکرێت نەک ئایدۆلۆژیا و ئەو شتانە، بەڵکو وەهایاندانا پێناسی تیرۆریزم ئەو هێرشەم بەمەبەست و بە بەرنامانە بگرێتەوە کە دەکرێنە سەر خەڵکی سیڤیل لە پێناو ئامانجی سیاسیاندا. جا لە ناو نەتەوە یەکگرتوەکاندا ئەو پێناسەیە نەگەیشتە ئەوەی بگوترێت هاوڕایی لەسەر بێت، چونکە هەندێک وڵات هەن پشتیوانی لەو ڕێکخراوانە دەکەن کە بەس هێرش دەکەنە سەر خەڵکی سیڤیل. ژمارەیەک وڵاتی کەم ویستیان ئەو پێناسەیە مۆر بکەن تا وەک پێناسەیەکی جیهانی بناسرێت و زۆر لایەنیش بگرێتەوە. هەر بۆیە پێم وانییە ئەنکەرە و بەغدا بگەنە هاوڕایی لەسەر ئەو پێناسەیە. با ئەوەش بڵێم لە ڤیدۆکەدا نوێنەری تووشیا لە UN دەڵێت حکومەتی عێراق ئەمەش لەوانەیە بەمەستی لە حکومەتی هەرێمیش بێت کە ناخوازن شتێک بەرامبەر پەکەکە بکەن. شتێکی وای نەگوت، چونکە هەردوو حکومەت هاوکاری تووشیا بوون بە ئەندازەیەکیش کە لەوانەیە بە خەیاڵی کەسدا نەهات بێت بۆ سنووردارکردنی جم و جۆڵەکانی پەکەکە. لەوانەیە ئەوە تورکیا خۆی بێت کە ناتوانێت سنوورەکانی خۆی کۆنتترۆل بکات کە کێی پێدا دەڕات یان کێی پیادا دێت. بۆیە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی تووشیایە و جارێکی تریش دەیڵێمەوە پەکەکە لەودی و سنوورەوە هیچ هێرشێکی نەکردوتە سەر تورکیا، بەڵێ پەکەکە لە عێراقا، بەڵام نەبە موشک و نەبە هەنارۆک و هیچ هێریشیان نەکردوتە سەر تورکیا. جا ئەگەر تورکیا خۆی سنوورەکانی خۆی کۆنتترۆل بکات، ئەوە ئیتر پەکەکە نابێتە کێشەیەک وەک ڕێکخراوەکانی وڵاتانی تر. بۆ نمونە حەماسی فەڵەستینیەکان حەماس بنکەیان لە ئیستانبول هەیە و ئیسرائیل هێریشی موشکی ناکاتە سەر ئیستانبول. Hamas has offices in Istanbul. You don't see Israel launching missiles or airstrikes at Istanbul. دکتۆر ڕۆمانۆ، هیچ ڕەوایەکی یاسایی سیاسی هەیە وا لە تورکیا بکات لە هەر شوێنەکە ویستی بە ناوی شەڕی دژی تێرۆرەوە لەشکری خۆی بەرێتە ئەو ناوچانە و بنکەی لەشکری دابنێ دەستگاکانی تری بنێرێ بۆ کۆکردنەوەی زانیاری و ئەم جۆرە شتانە؟ Well, in Iraqi Kurdistan, they have the establishment of bases has legitimacy because it is with the acceptance of the Kurdistan regional government. ڕەوایی بوونی بنکە لەشکریەکانی تورکیا لە هەرێمی کوردستانی عێراقدا لەوەدایە کە لە ناوەڕاستی ساڵانی نەوەدەکان و حکومەتی هەرێم پەسەندی کردووە، واتە ئەو کاتی تورکیا دەویست ڕۆڵی ناوبژیکار ببینێت لە شەڕی ناخۆی نێوان پارتی و یەکێتیدا. لە سووریا ڕۆژەکە جیاوازە، لە سووریا لەشکری تورکیا چۆتە ناوە بۆ پاکتاوکردنی نەژادی، دوورخستنەوەی کورد و ئێزیدیەکان و کریستیانەکان لە ناوچەیەکی بەرفراوانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. بەگشتی یاسای نێونەتەوەی زۆر ئاڵۆزە لەسەر ئەو دیاردەیە، وەک لە سەرەتادا باسمان کرد بە پێی بەندی پەنجاویەکی بڕگەی حوتی پەیڕەوی UN ئەگەر وڵاتێک بڵێت بەرگری لە خۆی دەکات، ئەوە قورسە بگەیتە هاوڕاییەک، بە تایبەتیش کە ئەنجومەنی ئاسایش خۆی دابەش بۆ لەسەر ئەوەی سنووری ئەو بەرگری لە خۆکردن دەگاتە کوێ، بەبێ ئەوەی بزانرێت ئەو هەڕەشەیە لە چ ئاستێکدایە کە ئەو وڵاتە ڕوبەڕووی دەبێتەوە. Whether or not it is proportionate to the threat that a state is facing.
دکتۆر ڕۆمانۆ من دەگەڕێمەوە وڵات بۆ دوابەشی بەرنامەکەمان. نەتەوە یەکگرتوەکان لە عێراق یان یۆنامی داوا دەکا ئەو هێرشانەی دەکرێنە سەر ئەو وڵاتە ڕابگیرێن و هەروەها چیدی عێراق نەبێتە مەیدانێک بۆ یەکلاکردنەوەی ململانیەکانی ناوچەیی و جیهانیەکانیش تا خۆلا بدرێت لەوەی قەیران و کارەساتی گەورەی مرۆیی ڕوو بدات. عێراق لە ڕاستیدا ئەو بیرۆکەیە ڕەت دەکاتەوە کە وەک مەیدانێک بۆ یەکلاکردنەوەی ڕکابەریە هەرێمیەکان و جیهانیەکانیش سەودای لەگەڵدا بکرێت، یانێ وەک مەیدانێک بۆ وڵاتانی دەراوسێ یان کارکتەرەکانی تریش کە بیانەوێ بە ناپارێزیەوە پێشێلی شکۆی خاک و سەروەریەکانی بکەن. بێگومان ئەمە زۆر گرنگە کە هەموو هێرشەکان بۆ سەرخاکی عێراق ڕابگیرن. ئەو جۆرە هێرشانە هەر تەنها نابنە هۆکارێک بۆ بەرزبوونەوەیەکی مەترسیداری پەشێویەکان لەسەر ئاستی وڵاتەکە و ناوچەکەش، بەڵکو وەک بینیومانە دەبنە مایەی کارەساتی گەورەی مرۆییش. تورکیا هاوشێوەی ئێران دەڵێ لەگەڵ عێراقدا دۆستە و سنوورێکی گەورە لە نێوانیاندایە و وەک دەڵێ هەمیشەش لە پشتیوانی لە سەروەری عێراق دەکا. Turkey and Iraq will continue to be neighbors and friends. تورکیا و عێراق بەردەوام وەک دوو دراوسەی دۆست دەمێنەوە. نامانەوێت عێراق بەهۆی کێشەی ئاینزایی و نەژادیەوە لاواز بێت. بە تەواوەتی پشتیوانی لە بەهێزکردنی دامەزراوە و ناسنامەی نیشتیمانی عێراقی دەکەین. هیوادارین حکوومەتێکی کارا و نوێنەری عێراقیەکان بەکارنامەوە بۆ ئاوادانکردنەوە و ئابوووریەکی بەهێز پێک بهێنرێت. دەمانەوێت عێراق لەلایەن ئەو سیاسەتمەدارانەوە فەرمانڕەوایەتی بکرێت کە هاوسۆزیان بۆ ئاڵاو گەلی عێراق بێت، نەک بۆ بەرژەوەندی تاکەکەس و ئاینزا و هێزی دەرەکی. بەر لە هەڵبژاردنەکەی مانجیدەی عێراق وەک چۆن ئێران بەردەوام ڕێنمایی دەدا بە لایەنە شیعەکان، ئاواهاش تورکیا لایەنەکانی عەرەبی سوننەی لە خۆی کۆک دەکردەوە و لە ئانکەرە و ئەستەمبوڵ سەرپەرشتی کۆبوونەوەکانیانی دەکرد. کاردانەوەش هەبووە لەسەر دەستێوەردارە سیاسیەکانی ئێران و تورکیا. وڵاتەکەم هەمیشتە پشیوانیەکی بەهێزی هەبووە بۆ شکۆی عێراق و سەروەری خاکەکەی و سەقامگیری و گەشەکردنیشی. هەموو ڕاگەندراوێکی پێچەوانەی ئەمە ناڕاستە و مەبەستی خراپی لە پشتەوەیە. با بەڕوونی و بە ئاشکرایی بیڵم سەروەری و شکۆی عێراق بەهۆی ڕێکخراوە تیرۆستیەکانەوە پێشێل کراوە، نەک بەهۆی تورکیاوە. یۆنامی ئاماژە بە داوای عێراقیەکان دەکا بۆ چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا بە هەنگاوێکی گرنگیشی دادەنێ بۆ بەرزڕاگرتنی یاسا نێونەتەوەیەکان. عێراق داوا دەکات تا تورکیا هێزەکانی خۆی لە هەموو خاکی وڵاتەکەدا بکشێنێتەوە و داوای لێکۆڵینەوەشی کردووە. ئەم هێرشە تۆقێنەرە بۆ سەر شوێنێکی زۆر ناسراوی گەشتیاری ئاماژەیەکە بە فەرامۆشکردنێکی سەرسوڕهێنەرانەی ژیانی خەڵکی سڤیل و هەروەهاش ڕێوشوێنە یاسایە نێونەتەوەیەکان و پێوانە مرۆیەکان و مافەکانی مرۆڤیش کە لەسەر ئاستی جیهانی پەسەند کراون لە پێناو پاراستنی خەڵکی سڤیلدا. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه. دکتۆر ڕۆمانۆ دواپرسیارم لەم بەرنامەیەدا کێشەی تورکیا لە عێراقدا هەر بە تەنها پارتیکرێکارانی کوردستانە یاخود سیستەمی فەرمانڕەوایەتی عێراقیشە؟ That's difficult to say. Turkey is not a monolithic actor and ئەمە قورسە قسەی لەسەر بکرێت، بەڵام دەتوانم بڵێم تورکیا وڵاتێک نییە بڕوای بەنەژادەکانی تری ناو وڵاتەکەی خۆی هەبێت. کاتێک ئەم لایەنە و هاوپەیمانەکانیشیە دەسەڵاتدان لە تورکیادا ئەوا کێشیان هەیە لەگەڵ فیدرالیزم و خودموختاری کورد لە عێراقدا، بەڵام ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی ئەو دۆسیانە لەگەڵ چ ڕێبەرێکی ئاکەپەدا دەخرێتە بەرباس و قسەیان لەسەر دەکرێت. جا بەگشتی کێشەی سەرەکی تورکیا بوونی پەکەکەی لە عێراقدا و پێشم وایە سەربەخۆیەکی زۆریشی داوە بەخۆی لە ڕوانگەی چۆنێتی سەوداکردنەوە لەگەڵ ئەو کێشەیەدا و دەشێوێت ناوخۆی وڵاتەکەشی لێ ئاگادار بکاتەوە کە پەکەکە لە ناو تورکیادانیە لە دەرەوەی سنوورەکان شەڕی پەکەکە دەکات وەک عێراق. بەڕاستیش بڵێم لە ڤیدۆکاندا جۆم لە هەندێک لێدوان بوو کە جێی خۆشحاڵیە. ئەو جۆرە لێدوانانە لە ناو ئەنجومەنی ئاساییشەوە بدرێن چکە لەوانەیە هەندێک گۆڕانکاری بێنە ئاراوە. statements than I initially realized in some cases. If similar statements could come from the Security Council, it could make a big difference. دکتۆر ڕۆمانۆ من زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمە هەفتەیی چاوی واشنگتندا زۆر سپاس دەکەم. منش زۆر سپاس دەکەم.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.